لە یەکێک لە یاریەکانی هەفتەی 32 خولی ئەستێرەکانی عێراق یانەی کارەبا لەسەر یاریگەیانەی زەوڕا پێشوازی لە دهۆک کرد. هەڵۆ شینپۆشەکانی چیاکان لە سەرەتای یاریەکەوە لە خاوەن ماڵ باشتر دەرکەوتن. یەکەم دەرفەتیش بۆ یانیک زاکیری بوو لە خولەکی 16 یاریزانە کۆتیڤوارەکە تۆپێکی بۆ عیماد لواتی تونوسی ناردوو ئەویش گۆڵ یەکەم و پێشکەوتنی بۆ دهۆک تۆمار کرد. دهۆکیەکان سەرەڕای ئەوەی خاوەن گۆڵ بوون هێشتا لە کارەبا باشتر دەبیندران و هەوڵی گۆڵی زیاتریان دەدا. درێسپیەکانی بەغداد لە نیوە یەکەم تەنها بەم لێدانی ناوەڕاستکارە کوردەکە ئیڤان خالید وەڵامی دهۆکیاندایەوە. لە نیوەی دووەم هەرزوو هاڕون ئەحمەد هەڕەشەی لە گۆڵی خاوەن ماڵ کرد کارەبای بەکار خست و بەم هێرشە وەڵامیاندایەوە. یانیک زاکیری جارێکی دیکە هەوڵی گۆڵی بۆ دهۆکدا ئیڤان خالید بووە بربەستی سەرەکی. ئەمەش دەرفەتێکی دیکەی مەترسیداری دهۆک بوو خەریک بوو عیماد لواتی تیپەکەی بکاتە خاوەنی گۆڵی دووەم یانەی کارەبا بەخۆی کەوتەوە. لەم هێرشە زۆری نەمابوو ئەموری فەیسەڵی لاو ئەنجامەکە یەکسام کاتەوە. لە خولەکی 68 ئیڤان خالید بە لێدانێکی بەهێز ئەم کارەی ئەنجامدا و گۆڵەکەی محەممەد ساڵحی کردە ئامانجوو ئەنجامەکەی بۆ کارەبا یەکسان کردەوە. لە یەک خولەکدا ڕێباز ڕەحیم بۆ دهۆک و ئەموری فەیسەڵ بۆ کارەبا دوو دەرفەتی گۆڵیان لەدەستدا. لەم دەرفەتە بەیار ئەبوبەکر پاڵەوانانە تۆپەکەی مەحموود خەلیلی گێڕایەوە و نەیهێشت کارەبا بە گۆڵی دووەم بگات. یاریەکە تا کۆتایی بەم ئەنجامەمایەوە و بە ئەنجامی گۆڵێک بۆ هەر لایەکیان کۆتایی هات. بەم شێوە هەڵۆکانی چیاکان کۆی خاڵەکانی بۆ 49 خاڵ بەرز کردەوە و لە خانەی شەشەمی ڕیزبەندی مایەوە. کارەباش بە 34 خاڵ و بە کاتی لە خانەی 12 ڕیزبەندی دەبیندرێت. حوسێن محەممەد کەناڵی پێام.